بۆ زانێری زیاتر لەبارەی ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی ڤیزیڤاڵەکە لە دوانیوەڕۆی ئەمڕۆدا ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پامێرمان لە شاری سلێمانی لەگەڵماندایە. ڕاستی سڵاو لێبێ. بەڵێ ماڵسا سڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارا وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بڕیار وایە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی یەکەمین فیستیڤاڵی بارانی ڕەحمەت بەڕێوە بچێت کە تێیدا گروپی بێخود چەند سرودێکی ئاینی پێشکەش دەکەن و هەروەها دکتۆر عەبدولواحید وتارێک پێشکەش دەکات و پێکهاتووە لە چەند بڕگەیەکی دیکە ئێستاکە ئامادەکاریەکان بۆ فیستیڤاڵەکەی ئەمڕۆ بەردەوامە لێرە هەموو ئامادەکاریەک کراوە دیارە فیستیڤاڵەکە بە سپۆنسەری کەناڵی ئاسمانی پەیامە بێ و لە کاتژمێر 2 ڕاستەوخۆ کەناڵی ئاسمانی پەیام فیستیڤاڵەکە پەخش دەکات بۆ ئەو کەسانی کە ناتوانن بێنن ناو فیستیڤاڵەکەەوە لە هۆڵی ڕۆشنبیری. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر وە دوایین ئامادەکاریەکان و وردەکاریەکانی فیستیڤاڵەکە ئەڕۆمە لای بەڕێز شێخ محسن حوسێن ڕێخەری فیستیڤاڵەکە کا شێخەکە تەشریفێنێتە ئێرەوە. سڵاو لێبێت و سوپاس بۆ دەرفەتە پێمان بڵێ ئامادەکاریەکانی فیستیڤاڵەکەتان چۆنەوە بەکوێ گەشتووە؟ بەخێر بێن یاخوا ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی هەمووان بە هاوکاری گروپی بێخود دیارە ماڵی هەمووان هەر ئیحتیمامدانە بە بەهرەی گەنجەکان بۆ ئەم ساڵی هاوین ڕابردوو سێرمان کرد هەندێک لە گەنجەکان خولیای لە دەبلەیان و بواری سرودن بۆیە خولێکی دێشقایانمان کردەوە دەرچی خولەکە هەرو کاتە وەکو تیپی وەکو گروپی بێخود بڕیاریاندا کە فیستیڤاڵ ئەساسکەن بەوەی هاتنی مانگی مولودەوە لەو کاتەوە ئیشی بۆکەن خۆیان ڕاهێنانەکانیان تەواو کردووە. دیارە ئەمڕۆ دیاری کراوە بۆ فیستیڤاڵەکە ئەمڕۆ میوانێکی زۆر بانگێش کراوە. ئێمە لە بەیانیەوە خەریکی ڕێخستنی هۆڵەکە و بۆ ڕێخستنی مەنەستەکەین. ئێستا الحەمدولillah ئامادەین بۆ پێشوازی میوانەکان. شێخ لە ماوەی ڕابردوودا بۆشاییەکە بوو لە هونەر و ئەدەبی ئیسلامیە فەراغێکی پێوە دیار بوو. ئێستاکە فیستیڤاڵی من لەلایەک وام بجۆرە فیستیڤاڵاش تا چەند دەتوانێت فەراغە پڕکاتەوە. بێگومانی نەگەر ئیحتیمام پێ بدرێ. دیارە ئەمە قۆناغێکە لە سەرەتایەکە بۆ ئەو دەرگاکردنەوەیە بەڵام دیارە قۆناغی تری بەدوای دێ. ئەم گروپە بەردەوامە لە چالاکیەکانی بڕیاری داوا بەردەوام چالاکی هەبێ بەڵام پێویستی بە پشتگیری هەیە. ئێستا سپاسی ئەو سپۆنسەرانە ئاکەین کە ئەرکی سپۆنسەری ئەم فیستیڤاڵان تۆ ئاستۆ بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە گواستنەوەی فیستیڤاڵەکەیە. ئەگەر پشتگیریان هەبێ گروپێکی کارامە و چالاکن ئێمە وەکو ماڵی هەمووان پشتگیریمان کردوون دەورەمان بۆ کردوونەتەوە ئەمە دەکەین هەنگاوەکان بۆ داهاتوو ئیتیمامی زیاتری پێ بدێت. دیارە هەدوو دکتۆری بەڕێ دکتۆر محەممەد ئامانج و ئەلەند سەردار ئەم دوانە سەرپەرشتی گروپەکە ئەکەن و ئەوان دەورەکانیان بۆ کردوونەتەوە. دۆستپاس بکە شێخ ماڵسا عەباس لەمێ ئاماژە بۆ کە وەکو باسم کرد لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە جۆرەکان بۆشاییەکە بوو لە هونەر و ئەدەبی ئیسلامیە بەڵام فیستیڤاڵێوین کە یەکێکە لە گەورەترین فیستیڤاڵە هونەر و ئەدەبیەکانی ئیسلامی و هونەرمەندانی پارچەکانی دیگەی کوردستانی شکۆ دەکاتەوە ساڵان ساز دەکرێت و ئێستاکەش گروپی بێخود بە هاوکاری ماڵی هەمووان و بە سپۆنسەری کەناڵی ئاسمانی پەیام بڕیار وایە ئەمڕۆ کاتژمێر 2 لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی فیستیڤاڵی بارانی ڕەحمەت ساز بکەن و ئەوەی ئێستاکەیەوە بینن گروپی دەفی گروپی بێخودن کە خەریکی ئامادەکاریەکان و دوایین ئامادەکاریەکانن بە ڕاستی ئەنجامدانی فیستیڤاڵەکە. ئەمە بێری هەموو لای بخەمەوە کە ئەمڕۆ کاتژمێر 2 لە هۆڵی ڕۆشنبیری شەیدایان و عاشقانی هونەر و ئەدەبی ئیسلامی کۆ دەبنەوە پێکەوە گوێبیستی هونەری ئەدەبی ئیسلامی بن و گوێبیستی وتاری دکتۆر عەبدولواحید و چەند بڕگەیەکی دیکە دەبن. ئەمە زانیاریەکانی لای ئێمە بوون. بەڵێ ڕاستی حەمامین پامێرمان لە شاری سلێمانی زۆر سپاس.